لە بەرنامە ئێوارە 24 جوانترین سڵاوی ئێمەتان لێبێ ئەمڕۆژ کۆمەڵک بەرگە و بابەتی نوێ و سەرنجڕاکەشمان بۆ ئامادە کردوون لەگەڵمان بن. مۆزەخانەیەکی لە ماڵەکەی خۆیدا کردوتەوە. ئەنگوستیلانێ وەک یاریەکی کولتوری. ئامادەکاریەکانی جەژنی ڕەمەزان لە ئیستانبول. لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان هاوڵاتیانی شاری ئامەد ڕوو دەکەنە بازار و پێداویستیەکانی جەژن ئامادە دەکەن. بە تایبەتی گرنگی دەدەن بە کڕینی شیرنەمەنی. هەروەها هاوڵاتیان ڕوو لە بازارەکانی جلوبەرگ دەکەن و جلی تازە بۆ ئەندامانی خێزان دەکردن و دوکاندارانیش پێش وەختە ئامادەکاری تەواویان کردووە بۆ پێشوازیکردن لە کڕیارانی تایبەت بە کەلوپەل و پێداویستیەکانی جەژن. جەژنە ڕەمەزانی نێزیک دەبە و بە نێزیکبوونا جەژنێژی خەلک بەرێ خوا دەدەن بازاران و بۆ ئامادەکاریên جەژنێ دانوستانên xwe dikin. Li Diyarbekirê jî ev amadekarî di kuçe û kolanan de xwe dide der. Di pêvajoya amadekariyên cejnê de yek ji qadên herî zêde têde tevyar çêdibe bazara şekir û çekolatên cejnê ne. Bo cejnê bi taybetî şekirfiroşan ji hemû caran zêdetir şekir standine û li benda kiryarên xwe ne. Welatî jî xurekên cejnê distînin û bi taybetî jî giraniyê didin şekirê cejnê. Min tonkê şekir istî. Tev de ton qeysî boy xweşavê istî. Gûn qursê me heye. Qeysê menê zer heye. Tev kiraz e, fîşne ye, erîg e. Vana çeşit üzüm in, vana geçik çeşit e, incir e. Geçik çeşit e, boy xweşavê, boy aydî. Di çarçoveya amadekariyên cejnê de bazara cil û bergan jî xwedîhatçoyeke taybet e. Welatî li gel malbatên xwe berê xwe didin navendên cil û bergan. Ji ber ku di cejnê de wekî kevneşopiyekê tê pejirandin, xelk dixwazin bi cil û bergên nû pêşwaziya cejnê bikin. Esnafan jî ji ber vê yekê dikanên xwe bi cil û bergan tijekirine û welatî jî cilên bi dilê xwe dineqînin. Kot bi gömlek distini, kot distini, tişörtümü ya ve abi neçe be tefrotani. Fiyatlı bir gömlek em penji dedin, kedem şez dedin, kot em penji dedin şez dedin. Kemeli bir yani hem bütün herzane. Anladık penji şez hafta 8 milyar maltinin ama evar aydediken 4 milyar 5 milyar. مگه که خوانی با عیدانیم گو برا کفاوی وره مجر کج کرین مش خورن کج کرین مش بری خونه محمد کری و زی کلفت آخر از بکرم باشقا تشی عیدا امیجا شکر خونه عیده بکرن قرار داویس به مهات باجر امی دیسانا ساعت دیدم دیسا باجر در کمن انشالله می حیات فتاریا می هرمان Welatî hem ji bo ku hêmaneke pîroz a odî ye û di heman demê de jî hêmaneke rûniştî ya çandî ye giringiyeke mezin didin cejna Remezanê. Ji ber vê yekê jî her çiqas pileyeke bilind a germê hebe û welatî bi rojî bin jî di warê amadekariyên cejnê de hemû pêdiviyên xwe dabîn dikin û bi awayeke dilxweş û rengîn pêşwaziya cejnê dikin. هەرچەندە لە دوایین ڕۆژانی مانگی ڕەمەزانین بەڵام پێویستە و کەسانی نەخۆشی دڵیان هەیە و بەڕۆژوو بوون زیاتر لە خەڵکی ئاسایی ئاگاداری تەندروستیان بن بە تایبەت لە چەند ڕۆژی جەژن چونکە گۆڕانکاری بەسەر ژەم و چۆنیەتی خواردنیاندا دێت. بەنسبەت ڕۆژوگرتن و مانگی ڕەمەزانی پیرۆزەوە و کاریگەریەکانی لەسەر نەخۆشیەکان بە شێوەیەکی گشتی خۆی ئێمە هەمومانە زانین کە ڕۆژوگرتن واجبێکی دینی ئیسلامە لەسەرمان فەرزە بەڵام هەندێک کاریگەری هەیە بمانەوە نەمانەوێت لەسەر نەخۆش چ لەسەر خەڵکی ئاسایش کە نەخۆشیش نەبێت لەوانەیە هەندێک جار زەرەر لە نەخۆشەکان بات نەخۆشی درێژخایەن بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی چەکریان هەیە فشاری خوێن زەختی خوێنیان یان نەخۆشی دڵیان هەیە یان نەخۆشی گورچی لەو ناوسکیان هەیە یا تەمەنیان زۆرە ئەمانە لەوانەیە کاریگەری خراپ لەسەریان بەجێ بێڵێ لەوانەیە نەخۆشی تریشان توش بکات و لەوانەیە گیان لە دەست بات خوانەکە ئەو کەسە بەڵام یعنی ئێمە ئەو کەسانە ئاگادار ئەکەین تکایە پێش ئەوەی کەوە بەڕێوەبراری ئەو بن بە ڕۆژوو بن سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن بۆی کەوە دکتۆرەکە بۆی ڕوون کاتەوە بزانێت ئەم کەسە ئایا ئەگونجێت بە ڕۆژوو بێ یا ناتوانێت بە ڕۆژوو بێت چکە خۆمان نەزانین لە ئێستا ڕەمەزان
16 سعات ئەو کەسە نان ناخوات ئەو ناخوات شتەمەنی ناخوات ئەو لەوانەیە بێتەوە وشک بوونەوەی ئەو کەسە لەوانەیە شەکرەی بەرز بێتەوە لەوانەیە دوور بێت تووشی جەڵدە بێت جەڵدەی دڵ یا جەڵدەی دەماغ لەبەر ئەو زۆر پێویستە ئەو کەسە باڵانسی خۆی بپارێزێت و پرز و ڕاژ بە پزیشکەکەی خۆی بکات پێش ئەوەی قەراری ئەو باکە بە ڕۆژۆ بێت بەنسبەت نەخۆشیەکان کە لە ڕەمەزانە زۆرترە ئەکرێ بە دوو سێ بەشەوە تقریبن ئەوانەی کە لە بەیانیانە زۆرە ئەوانەی کە لە ئێواران کاتی بەربانگ ئەوانەی کە لە پاشێوە هەیە ئەوانەی کە لە نیوەڕۆ بەرە بەیانە زۆرە ئەوانەیە کە ئەو کەسە لاانە شەکرەی دابەزێت بە تایبەتی ئەوانەی شەکرەیان هەیە ئەوانەی کە سەرعیانە بودانێ و کەسە ببورێتەوە تووشی گەشکە بێت لەوانەیە گەشتەکە لی بانە جارلانی گیان لە دەستبات خوا نەخواسە و ئەوانەی کە ئەو نەخۆشیانی کە لە کاتی بەربانگا زۆرە بۆیەوەی کەەوە ئەو کەسە لە پڕ خواردنێکی زۆر و چەوری و مەسەرەن خواردنی شیرینێکی زۆر و ئاو شلەمەنی زۆرە خواتەوە لەوانەیە مەعیدەی تێکچە بێتەوە ڕشانەوە و سکسون و ئەوانەیە لاان تووشی نەخۆشیەکانی دڵی بکات وەکو جەڵدە و زەبحە و دڵپەلەپەلی و کارەبای دڵی تێکچێت ئەمە دوای بەربانگا زۆرتریا بەرز بنەوەی شەکرا چەندین نەخۆسەریێشە ئەمانە لەوانە دوای بەربانگ زۆرتر بێتەوە و کاتێکی ترمان هەیە دوای پاشێو کە ئەو کەسە نانزیکنانێکی زۆر ئەخوات بۆی تەحمل کار ڕۆژەکە ئەو زۆرە خواتەوە شلەمەنی زۆرەخوا ئەخەوێتەوە لەسەری یەکسەر ئەخەوێتەوە لەسەری لەوانەیە ئەمیش چەندین حاڵەتێک کە سەدانی بەشی فریاکەوتنەکەن کە بلانێت ئەو کەسە جەڵدە لی بات خوانە خواسە نەخۆشیەکان ینی بەشەی گشتی لە بەربانگە ئەو کاتێکە لەسەری ئەخەوێتەوە خراپترە لەو کاتانەیە ئەمە بەشەی گشتی کاریگەریەکان بوو لەسەر نەخۆش. یاری سێرک لەو یاریانەیە کە خەڵک بە جۆش و خۆش دەخات و خۆشی دەخاتە ناو دڵی بینەرانی ئەم یاریە لە هەموو جیهان گرنگیەکی زۆری پێدەدرێت و لێهاتووی و خێرایی و هاوسەنگی و وردبوونەوەی پێویستە لە سۆران هاوڵاتی یەکەم یاریە دەکات و هەوڵی ئەوە دەدات پەرە بە تواناکانی بدات و نمایشی سەر سوڕهێنەرتر بکات. من ناوم سەربەست مستەفا دانیشتووی خەڵکی سۆرانم من لە کۆنەوە ینی لە مێژە خولیایی نمایشی سێرکم ینی یەکەم جارکە لە ساڵی 1990 سەیری تەلەڤیزۆنمە کرد کە ئەمبینی لە زۆر زیان نمایش سێرێک ئەکرا بەڕاستی ینی خولیای ئەوم هەبوو کە منیش بەم یەکێک لەو نمایشکارانی کە سێرێک ئەنجام بدەم. رسولي بينا رسولي اوبا اوكي کە دەستم پێ کرد لە ساڵی 99 بوو 98 بوو کە درینەمان ئەکرد خولیایەکەم ئەوە بوو یەکەم جار داس بەکاربێنم داسی دورین لەسەر سەر لەسەر کەپم بەکاردینام و دوای ئەوە کە ئەو نمایشم هێدی بەرداوام کۆنتترۆلەکەم کرد دوای ئەو بەردەکانم دەستگانێ سێ بەرد نمایشم پێ ئەکرد یەکەم جار لە دوو بەردەوە فێر بووم دوای کردم بە سێ و ئینشاڵڵا لە داهاتوو هەوڵ ئەدەم بیکەم بە چواریش یەکەم جارێ خولیای من ئەوە بوو لێرە دەستی پێ کردووە لە تەلەڤیزۆنەکان بوو کە سەیرم ئەکرد ئەو کات سەیرم ئەکرد وەڵا ئیدی لێرە دەستی پێ کرد و بەردەوامیش بوون لە ساڵی 2009 لە هەولێر بەشدار بووم و 2013 لە ئەستەمبۆڵ بەشداریم کرد و ئینشاءڵڵا ساڵی 2020 پازدەینەوە لە ئیتالیا ڕۆما بەشدار ئەەکەم ئیشەڵڵا و چەند وڵاتی دیش ئیشەڵڵا گەر بکرێت لە ڕێگای هەندێک برادرەوە لە بانکۆک تایلند بەشداری ئەەکەم ئیشەڵڵا. ئەو نمایشەکە ئێستا لێرەش کردومە بەڕاستی ینی ئەگەر دەستگای تر هەبا ینی مەسەڵەن پاڵ پشتیشم هەبا ینی نمایشی جوانتریشم ئەکرد و دەستگای تر هەبا نمایشی جوانتر ئەەکەم و ئیشەڵڵا لە داهاتوو هەوڵ دەدەم نمایشی جوانتر لەوەش بکەم. ماوەیەکی زۆری برد 6 مانگ بەردەوام بووم لەسەر ئەم نمایشی کورسیە هەتا توانیم کۆنتترۆلی کەم و کۆنتترۆلی سێرێک زیاتر بە حەدەسەی چاوە چکە گەر ئەتو یەک سانیە چاوت بنوخێنی سێرکەکەت هەموو کۆتایی دێ بەرئەبێتەوە نمایشەکەت باتڵەبی من لە هەموو نمایشەکانم پەیوەماندی بوویمە بەڕاستی ینی بە ساڵ ینی بە مانگ نمایشم لەسەر کردێت هەتا گاندیتمە ئەو ڕادەی و ئیشەڵڵا بەرەو پێشتری شەبام حەزەکەم مەسەلەن لە چەند هاوڕێم هەبن لە کوردستان ئەوانش نمایش سێر بکەین و بەیەکەوە نمایش بکەین و
بۆ مشورەیەکی بەرزترە بێت و خۆشترە بێ یعنی من بەتەنها نەبووم چکە من لەسەر بزماریش ڕادەوەستم هەروەشی بەزە نابدوگوتم دەستمە سەر بزماری تیش نمایشەکەم و ئەتوانم پشتی خۆش لەسەر شوشەیدانم بەڕوت و سیارە بەسەردا بچێ و چەندە هەنمایشی جوانتر بەڵام لەو کات و ساتێ ئیدی ئەوەی کردیتم ینی شتێکە بووە جوانە ڕاستە بەڵام لەسەر نمایشی گەورەتریش هەیە لەوەی جوانتریش ئەبیدی شاڵ گەنجێکی دانیشتووی بیارە لە ماڵەکەی خۆیدا مۆزەخانەیەکی کردوتەوە کە نزیکەی 150 پارچە دەبێت و وەک خۆی دەڵێت لە پێناو پاراستنی کللتوری ناوچەکەم ئەم کارم کردووە و هەر کات لە هەورامان مۆزەخانەیەک بکرێتەوە ئامادەم هەموو کەلوپەلانەیان پێشکەش بکەم کە تایبەتن بە مۆزەخانە. ئێمە سەرەتا کە دەستم کرد بە دروستکردنی ئەم خەڵوەتگا هونەریە کە ئێستا کردومەتە بە شێوە مۆزەخانەیەکی هونەری لە پێش ئەوەی کە من دەستم کرد بە نووسین بۆ هەندێشتی خۆمان کە ئەگەڕامەوە هەورامی خۆمان کە چی بەکارهێناوە ئەو شتانم دەست نەئەکەوت بۆیە بڕیارمدا ئەو شتانێک کە لە باو باپیرانی ئێمە کە بەکاریان هێناوە و ئاشناکردنی بەنەوەکانی دوای ئێمە دەستم کرد بە دروستکردنی ئەم خەڵوەتگا هونەریە کە تا ئێستا ماوەی 9 ساڵە خەریکی کۆکردنەوەی ئەو شتە فۆکلۆری و هونەری و ئەدەبیاتانم کە بەرەو لە ناوچوون چوون و هەوڵی دروستکردنەوەیانم یاوە بۆ ئەوەی ئەو شتە هەر لە زێنی نەوەکانی داهاتوشدا بمێنێت. ئەم شتانە تەبان کە بەکارهێنراون لە ساڵی 1970ەکان 1970ەکان بۆ 2000ەکان واتە لە ماوەی 3 سەدەیە ئێمە شتمان هەیە کە لەم خەڵوەتگا هونەریەدا کە هەڵم گرتوون بەڵگەی ئەو شتانەش کە لێرەدا کە کۆکراوەتەوە هەر شتێکە لە لای هەر کەسێکە وەرم گرتبێت یا لە لای هەر کەسێک گێنابێتم پێم وتووە ئایا ئەم شتە لە کەیەوە بەکاراتوە یەکێک لەو شتانە کە ئێستا مێژوەکە یەگرێتەوە بۆ ساڵی 1970ەکان ئەم شەقە مشارەیە ئەم شەقە مشارە هی دەروێش عەفان بووە بیارەی ئەویش لە باوکو و باپیرەوە هەڵی گرتووە کە لە وەختی خۆیدا باپیرە گەورەی ئەو یەکێک بۆ لەو کەسانەی کە دیمە گۆگەی تاشتووە بۆ خان و سەر پەنجەرە و شتەکان یەکێکی کە لەو شتانە کەرگیلارەکەیە کە ئێستا حەن نەماوە و بوونیشی نییە بەڵام وەستا جەمال بە حکمەوەی کە بینی بێتی ئاسنگەرێکی گرنگی ناحەیە بیارەیە ئەو توانی ئەو شێوازە بۆ من دروست کاتەوە و ئێستا لێرە دامانناوە و یەکێکی کە لەو شتانە کە لێرەدا ئێستا هەڵگیراوە بریتە لە بابەتە هونەریەکان کە ئێستا بەداخەوە لە ناوچوون یا بشێکی زۆر کەمیان لە بزەینی خەڵکی داماوەتەوە یەکێک لەوانە یاساکانی ژیل لە مەرێ ئەمە یەکەمین شێوازی قولف و کلیلەکە دروست کراوە یەکەمین جار کە لە منتیقەی هەوراماندا ئاسنگەرەکانی خۆمان کە دروستیان کردووە و بۆ قایمکردنی دەرگاکانیان بەکاریان هێناوە لە ساڵی 1970ەکان و پێش هەفتەکانیش ئەمەیان درەوشە بۆ بڕینی پێکەنەی کڵاش بەکاریان هێناوە کە ئێستا بەداخۆ ئەم شێوازانە هەر بەکار نایەنرێت ئەمەشیان هەسانێکی قەدیمیەکە ئێستا ئەم شێوازە هەسانەش هەر دروست ناکرێت یەکەم جار لە منتیقەی ئێراندا دروست کراوە تا ساڵی 2000ەکان ئەمەش هەبووە و لە دوای ئەوە نەماوە ئەمەشیان شێوازی ڕێستنی بە هەورامی خۆمان لە تەرەیە هەر بەوتە شێک کە پێوەیەتی کە هیچ سەردەمانێکی زووە بەڵام من لە ساڵی 2008 دەستم کەوتو و هێناوە بۆ خەڵوەتگاکە ئەمەشیان پەیکەری ئاسکێکە هیوادارم مۆزەخانەیەک لە هەوراماندا دروست بکرێت لەگەڵ دروستکردنی ئەو مۆزەخانەیە من هەر شتێک کە تایبەت بێ بە مۆزەخانە تەسلیمی دەستی مۆزەخانەکە یەکەمەوە
کولتوری جەژن لای خەڵکی ئیستانبول گرنگیەکی زۆری هەیە و چەند ڕۆژبەر لە جەژن خۆیان بۆ ئامادە دەکەن. هەرچەندە دەڵێن کێشەی سیاسی و ئابووری کاریگەری نەرێنی لەسەر دەرونی مرۆڤ دادەنێت، بەڵام دەخوازن لە جەژندا لە ناو هاوڕێ و خزم و کەسوکاریاندا دڵنەوەی و ئاشتەوایی بێتەکایەوە. هەروەها جەژن وەک دەرفەتێک دەبینن بۆ ئاشبوونەوە لەگەڵ ئەو کەسانەی ڕۆژێک لە ڕۆژان دڵدیان لێ شکاوە. Anlayabileceği bir ortamı oluşturuyor aslında. Cejna Ramazanê divê rakeşî û dibendiyên di nava mirovan de ji holê rake, aştî û hevahengiyeke ava bike. Ev cejn wek wateya xwe pêwîst e bike ku kesên xwedîmal û milk ji halê feqîr û jaran fêm bike. Lê em ji dê û bavên xwe dibihîsin wek berê kes hirmetê nîşanî hev nade. Dibe ku herkes ne ji heman baweriyê be. Lê hirmet lazim e. Helbet divan demên dawîn de gerek axaftinên tund hene. Lê divê ew gotin li ber wekheviya me û pîrozkirina cejna Ramazanê nebin asteng. Ji ber ku bi guherîna dinyayê re kelepora Ramazan û cejnê jî diguhere. Niha em nikarin roja îro û ya dema bav û kalên xwe rûberî hev bikin. Wê zarokên me jî bi çand û keleporek din rabin, divê serdema ku dinya diguhere. İstanbul'da ben 9 yıldır İstanbul'da Ev neh sala ez li Stenbolê me. Lê taybet van salên dawî rewşa aborî û siyasî her ku diçe ber bi xirabiyê ve diguhere. Ev jî karîgeriyeke mezin li ser jiyana me û pêşwaziya cejnê dike. Her wiha betalkirina hilbijartinan jê bi heman awayî bandorên nerênî çêdike û ev jî hêviyên me yên bo dahatûyê dişkîne. Em li warê dê û bavê xwe di cejnê de diçin destê wan maç dikin, serdana goristanan dikin. Lê li ver tiştên wisa nînin. Ev çanda berê nemaye. falan gideriz ama böyle öyle bir şey yok yani. Aile arasında bütün aileler toplanır ki bence bunun azam. A rastî cejna Ramazanê di roja îroyîn de ji wateya xwe ya kevin gelekî dûr ketiye. Berê ferdên malbatê yên ji hevdûr bi saya cejnê dihatin bahev û demên bi keyf derbas dikirin. Li îro herkes ji geramola kar bi tenê cejnê bo derfeta betlaneyê bikartîne û li hêviya cejnê ne ku çend rojan ji kar dûr bikevin û xwe biavêjin peravekê. Ez wek xwendekarekê beriya wan rojên zaroktiya xwe dikim û hêvîdarim rewşa me ya civakî û aborî baştir bibe. یاریان گوستیلانێ جیا لە چێژی یاریەکە و بەسەربردنی کاتێکی خۆش بۆتە هۆکارێکیش بۆ پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. یاری زانانی شاری ڕەواندز بەو یاریە فلکلۆریە چەندین گروپیان لە شارەکانی باشووری کوردستان و نێوڕاست و خواروی عێراقەوە هێناوەتە شارەکەیان و لە ڕێگای و یاریەوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیان فراوان کردووە و هاوکات شوێنە گەشتیاریەکانیشیان پێ ئاشنا کردوون. من خەڵکی بەغدام لەگەڵ تیمی هەولێر و خەڵکی عەرەب بۆ ڕەواندز هاتوین. بەڕاستی زۆر بە باشی پێشوازیان لێکردوین. خەڵکێکی باشن و دڵیان باشە. ئێمە عێراقی لێرە دڵخۆشین. زۆر دڵخۆشین بەم یاریە کە یاریەکی فولکلۆریە. ئێمە دڵمان بەم یاریە خۆش بوو لە کوردستان. یاریەکی زۆر خۆش بوو. لە مانگی ڕەمەزاندا ئەم یاریانەی کە دەکرێت لە شاری ڕەواندز ساڵانە بەردەوامەوە وەکو نەریتێکی لێ هاتووە و پەیوەندی ئەبێتە هۆی پەیوەندی زیاتر لە بینی شارەکان کە لە شارەکانی ترەوە دێن ئەم یاریە لە ڕەواندز ئەنجام دەدرێت ئەوەش دەبێتە هۆی پەیوەندێکی کۆمەڵایەتی باشتر وە لە ڕەواندز دەستنە شارەکانی تر و هەروەها ئەم ساڵیش
برا عربەکانمان ئەمڕۆ ڕەواندز میوانداری ئەوانی کردووە و ئەمڕۆ بە خۆشحاڵی و لێرە بەشدارن و ئەوەش پێکەوە ژیانە لە بینی برا عربەکان و کوردەکان و لێرە بەخێراتنیان دەکەین و هیوادارین ئەمە بەردەوام بێت و پەیوەندی زیاتر لە بینی شار و شارۆچکەکانی کوردستان لەگەڵ ڕەواندز ببێت. بزحمتنا وصاحب الله ئەم یاریش وەکو کەلتورێک لێ هاتووە هەموو ساڵانە ئەکەین و میوانداری تیپەکانی ترەکەن و میوانداری شارەکانی تکەش دەکەین. ئێستا ئەم شەو میوانداری تیپێکمان کردووە لە ناوەڕاستی عێراق هاتوون بە هاوبەشی تیپی مووسڵ و کەربەلا و ئەنبار پێک هاتون لەو سێ تیپانە کام شۆ یاریەکە ئەکەین. ئەو مێژووی ئەو یاری ئەگەڕێتەوە بە ساڵی هەشتایەکان. بەرگە و بابەتی وارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەی ئێوارە ئاسو دەبن.